ململانەی نێوان لایەنە عێراقیەکان لەسەر گۆڕانکاریەکانی ناو حکوومەت و پەرلەمان لایەنە کوردیەکانی ناچار کردووە کۆبوونەوەکانیان زیاتر بکەن. لەسەر دۆخی بەغدا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە پیرمام کۆبوونەوە و ڕایانگەیان کورد بەشێک نییە لە تاقینەوەکانی ناو پەرلەمانی عێراق و ئامادەن بە شاندێکی هاوبەشی لایەنە سیاسیەکانەوە بۆ چارەسەری یەکجاری بچنە بەغدا. ڕەنگە پارتی وێچێتی بیانەوێت لە ڕێگەی یەکدەنجی کورد لە بەغدا دۆخە سیاسیەکەی هەرێم ئاسایی بکەنەوە، بۆیە لە ڕاگەندراوە هاوبەشەکەیاندا باسی ناوخۆی هەرێم دەکەن. پارتی وێچێتی لە ڕاگەندراوەکەدا ئاماژەیان بەوە کردووە کە توانای زیاتر دەخەنە کار بۆ ئەوەی ناوماڵی سیاسی کوردستان لەبەر ڕۆشنایی باری بابەتی بوونی ئێستای سیاسی چارەسەری بۆ بدۆزنەوە و مافی لایەنە سیاسیەکان و پێکاتەکانی کوردستانیش بەپێی شایستەی هەڵبژاردن دەستەبەر بکرێ. بەیانێک دەرچووە ئێستا ئێمە و یەکێتی هاودەنگین لەگەڵ هێزە کوردستانیەکان کە ئەو بریارەی فراکسیۆنەکانی ئێمە لە بەغدا پەیڕەویان کردووە، ئێمە وەفدێک ئەنێرین بۆ بەغداش بۆ ئەوەی لەگەڵ پێکهاتەی عێراق و حکوومەتەکەی لەسەر شەراکەتی ئێمە قسە بکەینەوە. لە پاڵ ئەوەدا باسی ئەوەش دەگەینەوە کە ئێمە لە محەسلەی نهایی ئەبێ یان شەریک دەبین یان ریفراندۆم دەکەینەوە، باسی وەزعێکی تر پێکەوە ژیانێکی تر دەکەینەوە لەگەڵ عێراق. هەرچەندە لایەنە سیاسیەکانی هەرێم لەسەر پرسە ناوخۆیەکان یەکدەنگ نین، تا ئێستاش پارتی و گۆڕان ئامادەنین لەسەر یەک مێز کۆ ببنەوە، بەڵام پارتی دەڵێت هەوڵ دەدەن گۆڕان لە شاندەکەی بەغدا بەشدار بێت. هاوکات لەسەر کۆبنەوە دووقۆڵەکەی پارتی و یەکێتی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیان لەگەڵ ئەوەدان کورد یەکڕیزی خۆی لە بەغدا بپارێزێت. هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان و فراکسیۆنەکەمان زۆر ڕوونە کە ئێمە لەگەڵ پاراستنی یەکڕیزی کورد و یەک هەڵوێستی و یەکدەنجی کوردین لە بەغدا بۆ داکۆچیکردن لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و بۆ ئەوەی کە کورد وەک پێکهاتەیەکی سەرەکی لە عێراق بەشدار بێ لە شەریکی ڕاستەقینە بێت لە حکومڕانی لە عێراق. پارتی و یەکێتی لە ڕاگەندراوەکەدا دەڵێن فراکسیۆنە کوردیەکان لە بەغدا بە جوانی یەک هەڵوێستی و سیاسەتی بڕیار لێدراوی سەرکردایەتی سیاسی کوردستانیان بەرجەستە کردووە. لە بەشێکی دیکەی ڕاگەندراوەکەدا پارتی و یەکێتی ئاماژەیان بەوە کردووە کە دەبێت هەموو گۆڕانکاریەک لە ڕێگای یاساوە بێ بۆ چارەسەری کێشەی ئێستای پەرلەمان و حکوومەتی عێراق ئەنجام بدرێت. پارتی و یەکێتی لە کۆتایی ڕاگەندراوە هاوبەشەکەیان باسی ڕیفراندۆمیان کردووە و ئاماژەیان بەوە کردووە کە ڕیفراندۆم مافی دیموکراسی و بێ ئەملاو ئەولای گەلی کوردستانە و یەکەمین لایەن و دەوڵەت کە لەسەر ڕیفراندۆم گفتوگۆیان لەگەڵ بکەن لایەنە سیاسەکانی عێراق و پەرلەمان و حکوومەتی عێراقە. ڕێبوارکاکەی یەنارتی هەولێر.